ژینگە و هەژاری کاتێک کە ژینگەی ئینسانەکان دەکەوێتە بەر هێرشی وەحشیانەی پەنخوازی نێودەوڵەتی، کاتێک کە کەلێنی نێوان هەژاری و سەروەت ڕۆژانە ئاستی بەرینتر دەبێتەوە، کاتێک کە تاڵانی سەرچاوە سروشتیەکان وڵاتانی دواکەوتوو دەبێتە بابەتێکی باو، کاتێک کە بە ملوێن ئینسان لە ئاکامی شەڕە نیابەتیەکان و قەومی و مەسەبیەکاندا لە ماڵ و حاڵیان هەڵدەکەندرێن و ئاخرین توانایەکانیان دەخەنە ئەو هەنگاوانەوە کە هەر ئان و سات توانای هەڵهێنانەوەیان نامێنێ و ئەوەی شکی دەبن بە کۆڵیەوە دەگرن. کەوابێ چۆن دەبێ باوەڕ بکرێت بەوانەی کە براوە ڕاستەقینەکانی ئەم بارودۆخە فەلاکەتبارن، ڕێگا چارەیەک بۆ کۆتایی هێنان بەم کارە ساتە پێشکەش بکەن. ئامارەکان گەلێک ڕوونتر لەوەن کە بکرێت لە پاڵیانەوە بەبێ دڵە ڕاوچێ تێپەڕی. گومان دەکرێت ئەگەر ڕێگا چارەیەک بۆ بەرگرتن لە نابودبوونی ژینگە نەدۆزرێتەوە، ڕەنگە لە ساڵی 2030 زاینیدا بەرابەری 5 تا 30% لە بەروبوومی کشت و کاڵی کەم بێتەوە و لە ئاکامیشدا نزیک بە 100 ملیۆن ئینسانی دیکە بەرەو هەژاری پاڵ پێوە بنرێن. لەبەرەوەی کە لافاو باهۆز وشکە ساڵی گرنگترین هۆکارێکن کە بارودۆخی سروشتی ژیانی خەڵک تێگەدات، لە جەریانی هەر کام لەم بەڵا سروشتیانەشدا زەویە کشت و کاڵیەکان و بە تایبەت مەزرای دەخڵودان و ئاژەڵداری لە نێو دەچن. کاتێک کە تەنیا یەکێتی ئەوروپا ساڵانە 55 ملیارد یۆرۆ واتە بڕی 40% بودجەی ئەم یەکێتیە بۆ بەرهەمهێنانی کشت و کاڵی تەرخانەکات و ئەم بەرهەمە کشت و کاڵیانە بۆ وڵاتانی دەوروبەر هەناردە دەکات کە شاوەرزی لەم وڵاتانەدا کە توانای ڕقابەتیان لەگەڵ بەرهەمی هەناردەکراودا نیە لە نێو دەچێت. بەم جۆرەش گەلێک سروشتیە کە هەموو ڕۆژێک کۆمەڵێکی زۆر لە ئینسانەکان لە دەست ڕاگەیشتن بە خۆراکی پێویست بێبەش ببن. ئەو ئامارانەی بەدەستەوە نیشانیەدەن کە هەر 3 کەس لە 4 کەسی برسیەکانی دنیا کە شاوەرزانی بچووک، ئاژەڵداران و کرێکارانی کەرتی کشت و کاڵین. زۆرترین ڕقەمی ئەم برسیانە ژنانی کەشاوەرزن کە دەبێ نانی خۆیان و بنەماڵەکانیشیان دابین بکەن. ئامارێکی دیکە نیشانی ئەدات کە لە هەر 9 کەس لە جەمعیەتی دنیا کەسێک بە برسێتی سەرانێتەوە. بە پێبۆچینی دامەزراوەی بەرنامەی خۆراکی جیهانی ئەوەندە بەستە ڕۆژانە 2 سنت واتە تەرخان بکرێت بۆ یەک وعدە غەزە بە ویتامینی پێویست و بدرێت بۆ خوێندکارانی کە بەدەست ئاسەواری بێخۆراکیەوە گرفتارن. یان ئەگەر بێت و تەنیا 1% ماڵیاتی ئەم 8 کەسە دەوڵەمەندە وەربگیرێت، بە ئاسانی دەکرێت کۆتایی بەم دۆخە کارە ساتبارە بهێنرێت. تەرخانکردنی بەشێکی گەورە لە زەویە کشت و کاڵیەکانی ئافریقا بۆ بەرهەمهێنانی بەرهەمی گازۆیل و ئاسەوارەکەشی لە بەینچوونی بەشێکی زۆری بەروبوومی کشت و کاڵێ و قاڕەیە و بەرزبوونەوەی نرخی گەنم و باقی دانەوێڵەکانی دیکە و تووشی هەژاریکردنی زیاتری خەڵک بووە. باچاوێکیش بە ئامارە ڕسمیەکان لە ئێرانی ژێر حاکمیەتی ڕژێمی کۆماری ئیسلامیدا بگەڕین. لە کۆتایی ساڵی 1430 هەتاویدا زیاتر لە 70% خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاری تەواودا بوون. 70% لە خانشینانی وڵات لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. گشت ئەمانە بەشێک لە ڕواڵەتی کۆمەڵگایەک نیشان ئەدەن کە هاوکات هەواڵی بە ملیار دۆلار ئیختلاسی تێدا بڵاو دەبێتەوە. کاتێک کە ئاشکرا بوو 1750 ملیار تمەن خراوەتە حسێب شەخسیەکانی سەرۆکی قووەی قەزاییەوە کە بەهرەکەی لە مانگدا یەکسانە بە 20 ملیار تمەن و لە ساڵیژا دەکاتە 250 ملیار تمەن. ئەو بە بێشەرمیشەوە ڕایگەیاندووە کە ئەم حسابە شەخسی نییە و بە ناوی ڕێبەریەوەی. تەنیا بە کەڵک وەرگرتن لەم پارەیە دەکرێت مانگانە 100,000 تمەن بدرێت بە 200,000 منداڵ کە بێجێگا و لە ژێر گوشاری کاردان. ئەکرێ بەو بڕە پارەیە ئەمانە بچن بۆ قوتابخانە. لە ڕاستیدا هەوڵدان بۆ کۆتایی هێنان بەم کارە ساتە گەورە ئینسانیە هیچ شتێک نابێت بێجگە لە سەقامگیرترکردنی ئەم بارودۆخە. ئەگەر قرارە کۆتایی بەم بارودۆخە بهێنرێت، تەنیا لە ڕێگای خەبات و تێکۆشان بۆ ڕوخاندنی نظامێکی دەستەبەر دەبێت کە
هەژاری و برسێتی یەکێک لە ئاکامی کارەکانیەتی.